هێزەکانی وەڵامدانەوەی خێرا و حاشتی شعبی لە خۆر هەڵاتی خورماتوو بۆ کۆتایی هێنان بە پاشماوەی چەکدارانی داعش لەو سنوورە. ئۆپراسیۆنی کێوماڵکردنی دەشتایەکان و زنجیرە چیایی هەنجیرەیان دەست پێ کرد. ئۆپراسیۆنەکە بە پاڵپشتی هێزەکانی ئاسمانی عێراق و هەمانگی هێزەکانی پێشمەرگە دەستی پێکردو لە 4 میحوەرەوە بە درێژایی 60 کیلۆمەتر کێوماڵ کرا. فەرماندەکانی هێزەکانی وەڵامدانەوەی خێرا دەڵێن ئۆپراسیۆنەکە بۆ ڕاوەدونانی پاشماوەکانی داعش و ئەو هێزە بووە کە ماوەیەکە دەستگاکانی ڕاگەیانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە کە بەهێزی ئاڵاسپێکە ناسراون. لەسەر لە بەیانی ئەمڕۆ لیوای سێی فەوجی سێ ئۆپەراسیۆنێکمان دەست پێ بکرد. تا ئێستا کێڵگە نەوتیەکان تەمین کراون، هیچ زیانێکمان نەبووە. بە پێچەوانەوە زیانی گەورە بە دژمن گەیەنراوە. ئێستا تەواوی ناوچەکە پارێزراوە و لە دڵنیایی داین. ئەم ناوچەیەی ئێستا ئێمە تێدان گروپی ئاڵاسپیەکان تێیدا باڵادەست بوون. کەتیبەکانی وەڵامدانەوەی خێرا سەر لە بەیانی ئەمڕۆ دەستیان بە ئۆپەراسیۆنی پاکردنەوەی خۆرهەڵاتی شارۆچکەی خورماتوو دەست پێ کرد. تا ئێستا نزیکەی 7 گوند پاکراونەتەوە کە ژمارەیەک لەو گوندانە کێڵگەی نەوتیان تێدایە. لە کێڵەکاندا نزیکەی 30 بۆمبی چێنرا و پوچەڵ کراونەتەوە و لە پێشڕەویش بەردەوامین. لە دوای 16 ئۆکتۆبەر لە زنجیرەچیەکانی هەنجیرە و پەڵکانەی سنووری زنانە و خورماتوو لە چەند دەستگایەکی ڕاگەیاندنەوە هێزێک نیشاندرا گوایە ئەم هێزە لەو سنوورانە شەڕی سوپای عێراق دەکەن. بەڵام بێ هیچ وەڵامدانەوەیەکی چەکداری هێزە عێراقەکان گەشتنە و جێگانەی گومان دەکرا ئەو هێزەی لێبن. فەرماندەی فیرقەی هێزەکانی وەڵامدانەوەی خێرا دەڵێت لە قۆناغی یەکەم و دووەم ئاسایشمان سەپاند و ئاوارەکانمان گێڕایەوە جێگاکانی خۆیان. با سەرکەوتویش ئۆپراسیۆنەکەمان بەڕێوە برد. بەوتەی ناوبراو 6 بیری نەوت و 2 بیری غازیان کۆنتڕۆڵ کردووە. ئەمەش بە هەمانگی هێزەکانی پێشمەرگە و حاشتی شعبی. ئەمڕۆ قۆناغی سێمی ئەرکی هێزەکانی وەڵامدانەوەی خێرا دەستی پێکرد. پێشتر قۆناغی یەکەم دەستەبەرکردنی هێمنی و ئاسایش و جێبەجێکردنی یاسا بوو. قۆناغی دووەم گەڕانەوەی ئاوارەکان بوو لە خورماتوو. هەرچەندە قۆناغی دووەم هەندێک کاتی زیاتری پێویستە، هەرچەندە تا ئێستا 3800 خێزان گەڕاونەتەوە. هێزەکان ئەمڕۆ ئاماجەکان بەدیهێنا کە لەلایەن فەرماندەی هێز هاوبەشەکانەوە بۆیان دیاری کرابوو ناوچەکانیان بە تەواوی پاکردەوە. دەتوانین بڵێن ئێستا ناوچەکانی دووس خورماتوو بە تەواوی لەژێر هێمنی ئاسایشدایە. ئەمڕۆ لەم پرۆسەیەدا هەماهەنگێکی باشمان لەگەڵ پێشمەرگە هەبوو. پرۆسەکە زۆر بەباشی بەڕێوە چوو. بە پێی زانیاریەکانی پەیام ئۆپراسیۆنەکە بەردەوام دەبێت. بڕیاری شافیرقەی نۆی سوپای عێراق لە سنووری داقوق دەست بە ئۆپراسیۆن بکات و دەشتایەکانی سنووری داقوق و قادرکەران بگرێتەوە. پێش بینیش دەکرێت ئەگەر هێزە عێراقیەکان بەبێ هەمانگی لەگەڵ پێشمەرگە پێشڕەوی زیاتر بکەن گرژی و ئاڵۆزی لە ناوچەکە بێتە ئاراوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، زنجیرە چیاکانی هەنجیرە و دەشتایەکانی خورماتوو.